لە ڕووداوێکی نادیاردا و دوای خواردنەوەی پەرداخێک شەربەت گەنجێکی قەزای سۆران لە یەکێک لە کافتریاکانی شارەکە گیانی لەدەستدا. سەبارەت بە هۆکاری گیان لەدەستدانی ئەو گەنجە پۆلیسی سۆران ڕایدەگەیەنێت پێدەچێت مادەی ژەهراوی تێکەڵ بە شەربەتەکە بوو بێت، بۆیە دەست بەسەر پاشماوەی شەربەت و مادەکەدا گیراوە و پاشماوەی شەربەت و مادەکەش بە مەبەستی پشکنین ڕەوانەی شاری هەولێر کراوە. دوێنێ کاتژمێر 5 ئێوارە ئاگادارکرایەوە لەلایەن نەخۆشخانەی فریاکەوتنی سۆران بەبوونی تەرمی هاوڵاتیەکی 30 ساڵی دوای گەشتنی تیمێکی لێکۆڵینەوە لە پۆلیسی سۆران بۆیان دەرکەوت کە یەکێک لە کافتریاکانی سۆران گیانی لەدەستداوە، بۆیە تیمی لێکۆڵینەوە سەدانی کافتریاکەی کرد و بۆیان دەرکەوت کە دوای خواردنەوەی شەربەتێک لەلایەن هاوڵاتیەکەوە گیانی لەدەستداوە، بەڵام لەگەڵ شەربەتەکە مادەیەکی سپی بیندرابە و گومانی ئەوەمان دەکرد کە مادەکە لەگەڵ شەربەتەکە تێکەڵ کرابێتن، بۆیە دەست بەسەر پاشماوەی شەربەت و هەروەها مادەکەش داگیرە لەگە تەرمەکە ڕەوانەی پزیشکی دادی هەولێر کراوە بۆ پشکنین و دیاریکردنی هۆکاری ڕاستەقینەی گیان لەدەستدانی. کەسوکاری ئەو گەنجەش دەڵێن لە ئێستا گومانمان لە هیچ کەس نییە و چاوەڕێی راپۆرتی پزیشکین و دەشڵێن براکەیان کێشەی لەگەڵ هیچ کەسێک نەبووە. هەتا ئێستا سکاڵان لەسەر هیچ کەس تۆمار نەکردی و گومانیشن لە هیچ کەس نییە. چاوەڕێی تەقریری پزیشکیە پێم بزانن تا تەقریرەکە دێتەوە. ئێستا ئەمە لەبەر پرسەکە نەتوانین سکاڵای تۆمارکردن، ئینشاڵڵا پاش پرسەکە سکاڵای تۆمارەکەن. وەکو ڕۆژەکانی تر دەربازی برام لە ماڵێت چۆ دەرێ چەند تەلەفۆنێکی لە هات بووە دیارە ئیش لە کافتریا گوتبیان کەەوە خەبەریان داینەکەەوە مادەیەکی لەناو شەربەتی کردێ و بەس ئەمە ینی نەتوان باوەڕ بۆی بکەین کەەوە شتە کوێ ڕوودابێت، چونکە کاک دەربازی برام هیچ مشکلی نەبوو بە زمانی بە ڕۆژی لە ماڵستە دەرێ و چتە کافتەیە بردیتیانە کافتریای نازانین کۆ بووە ئەو دەرمانی خواردیتەوە پاشان لە خستخانەی خەبەریان داینەکەەوە شتە کوێ. زیادبوونی کافتریاکان لە سۆران بوونەتە مایەی مەترسی و لە چەند ڕۆژی ڕابردوو لەلایەن پۆلیسی سۆران 5 کافتریا بەهۆی نەبوونی مەرجی تەندروستی و بوونی قومارکردن تیایاندا لە قەزای سۆران داخران. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای سۆران.